کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەیەنێ بە پێی چەندین بەڵگەنامەی تایبەت 150 کەس لە ڕێگەی 30 کۆمپانیاوە لە بانکەکانی یاریێمەوە پارەیان بردوۆتە دەرەوە کە بەرپرسی باڵای حزبیان لە پشتەوەی و خەڵکانێکیش لە ناو حکوومەتدا بە وەرگرتنی بەرتیل و ڕەشوە هاوکاریان کردوون. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بەڵگەنامەی بردنە دەرەوە و سپیکردنەوەی ملیارەها دۆلار لەلایەن بەرپرسانی هەرێمەوە ئاشکرا دەکات کە لە ڕێگەی پرۆسەیەکی ڕێکخراوی مەترسیدارەوە 150 کەس لە ڕێگەی 30 کۆمپانیا لە بانکەکانی هەرێمەوە پارەیان بردووەتە دەرەوە کە بەرپرسی باڵای حزبیان لە پشتەوەی و خەڵکانێکیش لە ناو حکوومەتدا بە وەرگرتنی بەرتیل و ڕەشوە هاوکاریان کردوون. لە هەرێمی کوردستان بە بەڵگە لە بەردەستمە 150 کەس لەگەڵ 30 کۆمپانیا پارەیان بردووەتە دەرەوەی هەرێمی کوردستان لە بانکەکانی هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستانەوە. چەند پارەکە دیارە؟ پارەکە مەبالغی خەیاڵیە، ملیارەها دۆلارە و خەڵکانی باڵادەستی حیزبی لە پشتیانە بۆ و توانیوانە ئەم پارە خەیاڵیانە بەرنە دەرەوەی هەرێمی کوردستان بە تەزویر. سۆران عومەر پەرلەمانتار لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە میانەی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام دەڵێت بەشێک لەوانەی لە لیژنەکانی چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵیدا ئەندامن خۆیان گەندەڵن و تۆمەتبارن لە دادگای دەستپاکی لە هەولێر و سلێمانی کە ئامادەژنین بچنە بەردەم دادگا. هەر بۆیە هەر کات ئیرادەیەک بۆ دادگاییکردنیە و بەرپرسانە بەدی کرا ئامادەیە ناوی ئەوانەی پارەیە وڵاتەیان دزیوە ئاشکرایان بکات. هەر کاتێک ئیرادەیەک لە وڵاتە دروست بوو بۆ ئەوەی بتوانێت ئەمانە دادگایی بکە و کاتە هەموو تەفاسیلەکەی ناوکان لێ جەنابەت هەمووی هەیە. بەشێک لەوانە کە بەداخەوە پێگاتون لەو لیژنە من بۆ خۆم بەڵگە و دۆسیەی گەندەڵیەکانیانم ئاراستەی دەستەی دەستپاکی کردو. بەشێک لەوانەی کە لەو سەرمێزە دانیشتون تۆمەتبارن لە دادگای نەزاهی سلێمانی و هەولێر ئامادە نین بچنە بەردەم. هەر لە درێژەی بەرنمەکەدا سۆران عومەر ئەوەشی خستەر و برنە دەرەوەی پارە لە هەرێمی کوردستان ئێستاش بەردەوامە و بەپێی زانیاریەکانی ئەو مانگ هەبووە 600 ملیۆن دۆلار لە هەرێمدا براوەتە دەرەوە و بانکیش هەبووە لە ساڵێکدا 4 ملیار دۆلاری بردووەتە دەرەوە. بۆ بەشێکی زۆر لەم پارەیە لە تۆتەڵی بانقەکانە کە هەیە لە عێراقا لەو دەبانقە لە هەرێمی کوردستانەوەیە پێنجیان بانقی هەرێم بەڵی بەرپرسانی هەرێمن باڵای هەرێمیش ئێستش بەردەوامە مانگ هەبووە نزیک بە 500 ملیۆن دۆلار 600 ملیۆن دۆلار براوەتە دەرەوە لەم سنوورەی هەرێمی کوردستانەوە و ساڵ هەیە تایەتی یەک بانک لەم بانقانەی کە لە هەرێمی کوردستانە 4 ملیار دۆلاری بردوۆتە دەرەوە. سۆرانەوەشی ئاشکرا کرد زۆرێک لە بەرپرسانی باڵای هەرێم کاریان بووە بردنە دەرەوەی پارە بۆ دەرەوە و بە تایبەتی لە ئەمریکا و دووبەی و چەندین وڵاتی تر بازرگانی پێوە دەکەن و کۆشک و تەلاریان دروست کردووە و بوونەتە خاوەنی چەندین مۆڵ و شوێنی بازرگانی. کارەساتی گەورە ئەوەیە بەرپرسانی باڵای ناو حیزب کە قۆرخی حکوومەت و جونگە هەستیارەکانی دەسەڵاتیان کردو لە هەرێم خاونیان بانقانن بۆ ئەوەی هیچ ڕۆژێک یاخود کەمترین کات هەوڵ بدرێ ئەو مستەنەداتانە دەستکەوێ کە چێ ئەم پارەی بردو بۆ چی بردووە هیچیشیان بە ناوی خۆیانەوە نەیان کردووە. بەڵشتی سەیر و سەمەرەیان هەیە لە ئەمریکا و هەتا دووبەی و هەتا هەندێک وڵاتی تر. بەڵام ڕەنگە بڵێن بە پارەی خۆمان و بە موچە دەستمان کەوتووە درۆکەن ئەو موچەیە وەریان گرتووە دەهێندەی بکە ناکاتە ئەوەی کە ئێستا پێژین لێرە نەگەوەی بردویانەتە دەرەوە. سەرۆکی حکوومەت کەس نازانێت لە پارێکی کڕیوەتی هەیەی سەرۆکی هەرێم هەلیکۆپتەری بە پارەی غەرامەی خەڵکی هەژار بۆ کڕراوە. چۆن بە پارەی غەرام؟ بە پارەی ئەو غەراماتی مروریەی کە لە خەڵکی فەقیر ێسەنن تیاریان پێکڕی بووی. بەڵگەت لایە لەسەر بەڵێ بڵاو بۆ خۆ شتێکەم و خەڵکی زانێ هەر مەسرەفی تیارەکانیان بزانە چەنە. خەڵک مەسرەفی سیارەی پێ ناکرێسە بەخوا خەڵگەیە ماتۆڕی پێ بەخێو ناکرێ چکە بەنزینێوێ و تایەوێ کەچی ئەوان تیارە هەموو بەشێکیان هەر بەو ئاسمانەوە لە سۆران عومەر پەرلەمانتار لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی باسی لەوەش کرد ئەو پارانەی لە هەرێم دزراون و ڕەوانەی دەرەوەی وڵات کراون نەک قەیرانێکی دارایی بەڵکو دە قەیرانی داراییشی پێچارەسەر دەکرێن و دەژڵێت بەرپرسانی ئەم هەرێمە لە ساڵی 90ەکان
تەل و کێبڵ و شۆفڵیان ئاودیو دەکرد و ئێستاش دۆلار ئاودیو دەکەن. بەڕێزان هەرسەبارەت بە پرۆسەی سپیکردنەوە برنە دەرەوەی پارە بۆ دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان بە نایاسایی لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕەوف سپۆڕ ڕیابووری و مامۆستای زەنکۆ گفتوگۆی زیاتر دەکەین. کاک دکتۆر سڵاو لێبێ و بەخێربەی